باش خۆشحاڵم دیسان لەگەڵتان دەبم لە ڕێگای کەناڵی دیمەن بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر سەبارەت بە زانیاریەکان لەسەر یاری لە جوانی یاخود فیتنس یاخود ئەو وەرزشانەی کە لە جێمەکان دەکرێن. بابەتی ئەو ڕۆمان لەسەر خواردنە بە گشتی. زانین ئایا خۆراک کە بەشێکی سەرەکیە لە یاری لە جوانی بێگومان تەمرینەکان ناتانن دەستکەوتیان هەبێت ئەگەر خواردنی لەگەڵدا نەبێتن. خواردنەکان دەبنە هۆی دروستکردنی ماسوولکە. خواردنەکان وا دەکەن کە ئێمە ڕۆژ بە ڕۆژ زیاتر گەشە بکەین و چێشمان زیاد بکە. بەڵام ئایا زانین دەستنیشانکردنی خۆراکەکان و بڕی خۆراکەکان یاخود دەستنیشانکردنی خۆراکەکان و بڕی خۆراکەکان زۆر زۆر گرنگترە لەوەی کە تۆ بە بێبەرنامەیی زۆرترین خواردن بخۆی. یاری زانانی لە جوانی ئەوەی ئێمە تێبینیمان کردوێتن ئێستا زۆربەیان بە تایبەتی نوێکان زۆر زیادە ڕۆیی لە خواردن دەکەن. دەوێت پێش هەموو شتێک ئەوە بزانین کە بەدەستهێنانی ماسوولکە یاخود یاری لە جوانی بەلای ئێمەی لە جوانانەوە قورسترین وەرزشە. لەبەرەوەی تۆ دێی ماسوولکە دروست دەکەی، گەورەکردنی ئەو ماسوولکانەش پێویستی بە کاتە. کات ناتوانی بە هیچ شێوەیەک بە خێرایی بیبڕی. ئەو کەسانەی کە دەست بە وەرزش دەکەن بە ماوەیەکی کەم دێن ماسوولکەکانیان گەورە دەکەن. ئێمە بە ماسوولکەی تەندروستی نازانین. ماسوولکەی تەندروست ئەوەیە کە بە شێوەیەک تۆ بە درێژایی تەمەنت بتانی پارێزگاری لە جوانی و قەباری ماسوولکەکانت بکەیت. ئەوەی ئێستا کە زۆر دەبینین پەلە دەکرێت بۆ بەدەستهێنانی چێشی زیاد، ئەوەیان زیاد لە پێویست ئەزیەدانی جەستە و تەندروستی خۆتە. بەشێکی زۆر لە یاریزانانی ئێستا کە دەستیان بە یاری لە جوانی کردیە دەیانەوێت بە زووترین کات ماسوولکە بەدەست بێنن. هەر بۆیە پەنا دەبەنە بەر زیادکردنی جەمەکانیان. یاریزان هەیە ڕۆژانە 6 جەم هەتا 8 جەم خواردن دەخوات. ئەگەر سەیری یاریزانە کلاسیکەکان بکەین تەنها 3 جەم بۆ 4 جەم خواردنیان هەبوو. تۆ نابێت خۆت بەراورد بکەی لەگەر پاڵەوانێکی وەکو فیل هێڵس یاخود هەر یەکەکی تر کە قەباری ماسوولکەکانی گەورەیە. ئەویش کە سەرەتا کە دەستی پێکردیە بە کەم خۆراکیەوە دەستی پێکردیە. ئەوەی ئێستاکە کە هەیە بەداخەوە زیادە ڕۆیکردن لە خواردن کە زۆربەی یاریزانان پەیڕەوی دەکەن خۆ ئەزیەتدانە پێویستە هەڵوێستی لەسەر بکرێتن. لەبەرەوەی ئەو کاتە دیاریکراوەی کە بۆ توودانرایە بۆ زەمێکی خۆراک کە دەیخۆی چەند سەعاتت پێویستە تاکو لەگەدەت هەرسی دەکەیت کە وەکو لەشت سوود لەو خواردنە دەبێنی تۆ دەی ئەو نیزامەی لەشت تێک دەشتێنی. نیزامەکی نوێ بۆ خۆت دروست دەکەی کە دەتەوێتن لەشت لە زیاتی ئەوەی خواردنێک بە 2 سەعات یاخود بە 3 سەعات لەگەدەت نەمێنێت و هەزمی بکە تۆ دێی ئەو نیزامە تێک دەشتێنی دەتەوێت لە ماوەی سەعاتێک خواردنەکەت بکەی بە ماسوولکە و دیسان بێی زەمێکی تر خواردنی لەسەر بکەیت. ئەوەش بێگومان هەڵەیەکی گەورەیە. بۆیە دەبێت یاریزانانی لە جوانی ئەوەیان لەبەرچاو بێت کە مابینی جەمەکان نابێت لە 4 کات ژمێر کەمتر بێت و ئەگەر ژەمێکی گسکە بێت ئەگەر ژێمی گەورە بێتن دەبێت لە 4 سەعاتی زیاتر بێت. نابێت یاریزانانی لەش جوانی
خواردن لەسەر خواردن ژەم لەسەر ژەم بخۆنەوە. پێویستە زانیاری لەسەر خۆراکەکان ئەوەندە بەلاتەوە گرنگ بێت لە ئەنجامدانی تەمرین زیاتر گرنگی بە خواردن بدەیت. بۆیە ئێمە چەند خاڵێکی گرنگ هەیە کە ئێستا باسی دەکەین بە هیوای ئەوەی کە یاریزانان سوودی لێ ببینن، ئەویش بەو شێوەیە. بۆ یاریزانێکی سەرەتایی کە دەستی بە یاری کردووە کەوا تەمەنی نەگەیشتۆتە 20 ساڵ بە هیچ شێوەیەک لە 3 ژەم خواردن مەخۆ. یاریزانێکی تەمەنت کە سەرووی 20 ساڵ نییە کە تازە دەست بە وەرزش کردیە. مەقسەدمان لەوەیە کە لە بیدایەتی وەرزش دەکەی لە 16 ساڵی بێتن لە 17 بێ هەتا تەمەنی 20 ساڵیت خواردنەکانت با لە 3 ژەم زیاتر نەبێت. دوای ئەوەی 3 ژەمی خواردنت دەستنیشان کرد وەرە بە دوای خواردنە باشەکاندا بگەڕێ. محاولە مەکە هەوڵ مەدە خواردنی سەرەزات زۆر بکەی بە جەمی خواردن کە ئێستا زۆربەی یاریزانان کە دەرێ لە مابەینی 2 جەم ئەوەندە سەرەزاتەی دەینم لەوزەیان لە ڕێگای کردنی بە حەسارە و کۆکتێل و ئەو بابەتانەوە یان بەو شێوەیە دەیخوات. واست لەو زۆر خواردنانە بێنە. ئەو خواردنانە بخۆ کە بۆ ماسوولکەت باشە، ئەو خواردنانە بخۆ کە سەرچاوەی پرۆتین و کاربۆهیدراتی باشی بە سوودی تێدایە. ڕۆژانە مۆزێک فەرامۆژ مەکە پێویستە بیخۆی، ڕۆژانە بەرداغێک شیر فەرامۆژ مەکە پێویستە بیخۆی. با خواردنەکانت ئەوەی ئێمە کە زیاتر حەزمان لێ یاریزانانی دەشتوانی سینجی مریشکە با ئەو ڕۆژانە 200-250 غرام بێت لەبەرەوەی پرۆتینێکی خاوێنە تەنانەت 3 چەوری تێدایە، کاربۆهیدراتی سفرە، پرۆتینەکەی لە 100 غرام 25-30 غرام پرۆتینت دەداتێ. هێلکە ڕۆژانە 2-3 هێلکە ئەگەر بە زەردێنەوەش بیخۆی کێشە نییە. برنج زێدەڕۆیی لێ مەکە، برنجێک کە لە کاربۆهیدراتە بە سوودەکان لە بۆ یاری لەشدوانی، بەڵام تەنها با هەر سەرچاوی کاربۆهیدراتت ئەو نەبێ، مەحکەڕونیش بخۆ، پەتاتەش بخۆ. ئەو خواردنانەی کە کاربۆهیدراتی تێدایە بە هەمووی سەرچاوی خواردنی تۆ بێتن. ئەو یاریزانانەی کە چەند ساڵێکە وەرزش دەکەن ئێمە بۆ ئەوەی تەندروستی خۆشیان لەبەرچاو بێتن تەنها مەبەستیان بەدەستهێنانی مەدالیە و بەدەستهێنانی ماسوولکە نەبێت، بۆی بۆ تۆ تەندروستێکی باشت هەبێت، بتوانیت تەمەنێکی درێژترت هەبێتن، پارێزگاری لە ماسوولکەکانت بکەی. بۆ ئەو یاریزانانە ئاساییە ئەگەر 4 ژەم خواردنیشان هەبێت، بەڵام ئەوانیش دیسان دەبێت خواردنەکانیان بە ژێرەی پێویست بێتن و جەمەکانیان جەمی بچووک بێتن، نەک قەبارەی جەمەکانیان گەورە بێتن. بۆ ئەو کەسانەی کە قەڵەون دەیانەوێت چێشیان داببەزێنن بێگومان ئەوانیش پێویستیان بە خواردن دەبێت، لەبەرەوەی سیستەمی لەش بەو شێوەیە، کارکردنی سیستەمی لەش بۆ سووتاندنی چەوری بەو شێوەیە هەتاکو لەش لە سەرەتا هێز وەرنەگرێتن لەو خواردنانەی کە تۆ لە ناو خوێنتدا هەیە، ناتوانی پەنا ببێ بەر سووتانی چەوری. بۆیە تەنانەت بۆ ئەو کەسانەی کە قەڵەویشن خواردن پێویستە، بۆیە گرنگی تەواو بدەن بە خوێندنەوەی بابەتەکان لەسەر خواردن، زیادە ڕۆیی مەکەن لەسەر خواردن، بۆ ئەوەی هەدەفتان دووشت بێت، یەکەمیان تەندروستی، دووەمیان ئینجا بەدەستهێنانی ماسوولکە. هیوادارم سوود لەو پرۆگرامە ببینن. ڕێز و سڵاو و خۆشەویستیم بۆتان. ئێستاش بڕگەی دووەممان بە دەست نیشانکردن و یاخود قسە و باسکردن لەسەر چۆنێتی ڕاهێنانێک بۆ ئێوەی ئازیز. زۆر سوپاس.
سڵاو ئازیزان دووبارە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بڕگەی دووەمی بەرنامەکەمان کە باس لە ڕاهێنانی تر یاخود زۆرێکی تری ڕاهێنان دەکەین. ئەوڕۆ باس لە ڕاهێنانێک دەکەین بۆ تەمرینی قاچ کە پێی دەڵێن دبنی حەدید ئەمامی بەو شێوەیە یاخود بەو شێوەیە دەخەیتە سەر بەشی پێشەوەی شانت بۆ ئەوەی هەربستی و دابنیشی بۆ ئەوەی تەمرینی ڕانی پێ بکەیت. ئەو بۆ ئەوەی کە ئێمە ئەوڕۆ بەلامانەوە گرنگە باسی لێ بکەین یاری لەش جوانی زۆر گۆڕان کاری بەسەردا هاتیە لە سەردەمی دەستپێکردنی یاریەکە کە لە سەرەتای 1970 کە دەستی پێکرد یاخود لە کۆتایی 1970ەکان لە بیدایەتی 1970 ئەوە دەستپێشی ئەو یاریە بوو. لە دوای 1950 سەردەمی گەشە سەندنی ئەو یاریە بوو لە سەردەستی جۆویدەر و بنویدەر کە دوو برای ئەمریکی بوون کە هاتن ئەو وەرزشەیان بە تاواتی ڕێخست و بە شیکردنەوەی زانستیان بۆ کرد. بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەو وەرزشە لەگەر هەموو زانستەکان یەکتری گرتوتەوە، هەموو زانستەکان جێگای خۆیان لە ناوی یاری لەشدوانی کردوتەوە. یاری لەشدوانی ئەوڕۆ بە شێوازێک تەمرین و ڕاهێنانەکانی شیکردنەوەی بۆ دەکرێتن کە زۆرترین لێکدانەوە بۆی دەکرێت بۆ ئەوەی بە ئاسانترین ڕێگا تۆ بتوانی ماسوولکە بەدەست بێنی و کەمترین زەرەرمەند بی. ئەوەی ئەوڕۆ کە باسی لێوە دەکەین ئەو تەمرینەی کە هەیە تەمرینی سکوات بەو شێوەیە کە دەیخەیتە سەر بەشی پێشەوەی شان ئەگەر هەدەفەکە لەوەیە ئەگەر بۆ پێشەوە بی کە نە پێی دەڵێن دبنی حەدید ئەمامی وا هەست بکەی بەشی پێشەوەی ماسوولکەی ڕانت ئیسفادە دەکات بێگومان ئەوە هەڵەیە لەبەرەوەی ئەو شەفتە یاخود ئەو ئاسنە ئەگەر لەسەر بەشی پێشەوەی سینگت بێت یاخود لەسەر بەشی دواوەی شانت بێت لەسەر ملت بێت هەمان سوود دەگەێنێت بە بەشی پێشەوە کە بە چوارینەی ڕان ماسوولکەی چوارینەی ڕان کواتری سێپس ناو دەبردرێت. بەڵام دەبی لێرە بزانین کام تەمرین یاخود کام ڕاهێنان دەیکەین سوودی تەواومان پێدەبەخشی و کەمترین تووشی ئەزیەتدانمان دەکات. چکە نابێت ئەوە لەبیر بکەین کە یاری لەشدوانی نابێت بگاتە ئەو ئاستەی کە تۆ ئەزیەتت پێ بگاتن. ئەوەی کە ئەوڕۆ کە باس دەکەین فەرموو دبنی حەدید ئەمامی کە بەو شێوەی دەیخاتە سەر شانی ئەو تەمرینەیان هەمان و بگرە زیاتریش ماسوولکەی ڕان سوودی پێدەگات ئەگەر بێت و بە شێوازەکەی تر ئاسنەکە بخەیتە سەر ملت یا بەسەر بەشی شانت لە دواوە. بەڵام لە پێشەوە بەو شێوەیە کە هەیە شانت ئەزیەت دەخوا ناتوانی بە جێرەی پێویست تەمرینەکە بکەی. ئەگەر لە دواوە بتەوێت بە هەمان ئەو وەزنەی کە هەیە ئەگەر بتوانی 12 تیکرار بکەی لە پێشەوە ناتوانی لە 8 تکرار زیاتری بکەیت. بۆیە ئەزیەتدانە و خۆ ئەزیەتدانیش بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵی دانین. بۆیە هەتا دەکرێتن لە زیاتی ئەو تەمرین ئەمامیەی بە تایبەتی ڕاهێنەرە بە ڕێزەکان واز دێبین و گرنگی بە دبنی ئاسایی بدەن کە شەفتەکە دەکەوێتە بەشی دواوە بۆ ئەوەی بتوانن بە تەواوەتی فەرم بیکە.
ئێستا ئەگەر بێت و وەزنەکەی لە بۆ زیاد بکەین ئەو وەزنەی کە هەیە هاوسەنجی تێکدایە فەرمو سەیریکەن ئاوا کە سەیریکەن ئەو وەزنەی کە هەیە ئێستا کە دێتە سەر ملی هاوسەنجی تێکدایە کە قورس بوو زیاتر پشتی ئەزیەت پێدەخوا شانی زیاتر ئەزیەت پێدەخوا قۆڵەکانی ئەزیەت پێدەخوا باشە و ناتوانی بە جێرەی پێویستیش ئەدای تەمرینەکەت بکەیت بەڵام خەسەر ملت بەسەر پشتت دەست خۆش ئێستا کەمەک بسۆڕێ دابنیشە تا ئێستا بیکە سەرت برنکە سەیریکە ئێستا کە ئەو وەزنەی کە هەیە کەمتر پشتی ئەزیەتی پێدەخواتن لەبەر ئەوەی وەزنەکە نزیکتر بۆتەوە لە پشتی کێشەکە بارستاییەکە لە پشتی نزیکتر بۆتەوە بۆیە ئێمە دەبنی حەدید ئەمامی بە دەبنیەکی تەندروست نازانین هیوادارین جێگای سوود و پێزانین بێتن بۆ ئێوەی خۆشەویست لەگەڵ ڕێز و خۆشەویستمان هەر لە خۆشی داوە.